ڕێز و خۆشەویستی دوێنێ ئومێد خۆشنەوە چۆ ماڵی ئیدریسی نانەوە لە کوردستان 24 بەخشیان کرد، 1 دقیقیان بەخش کرد. ئەو ڕۆژ پشتیوان سادەر چوتە ماڵی چتە مزگەوتی مەلا نادرکانی کوردی بۆ زانیاریتان ئەوەی ئەم چونم لەگەر هەندێک مەلاوشت کردی ئەڵێن کام مزگەوتە ڕقیان لێ بتۆ دەچن کام مزگەوت ئەوەی فەیروزیش ئەو مزگەوتی یازم فردەوس بەگورن ئەویش کە پارتی کەیف پێ نایە کەسی چون ئەو ئومێد خۆشنا و پشتیوان سادەر چون جێشیان لەوێ کرد لەم خۆشیان ناوێن یعنی پارتی نین ئەو مزگەوتە ڕوونکردنەوەشیان دا لەسەر فەرشی سوورەی کە جار بەجار ڕادێخرێتن بەهەرحاڵ ئەوە چییە؟ ئەوە پاشەکشەشی زۆر گەورەیە لە سیاسەتی پارتی ئەو هێزە نەبووە هەموو کات دەیان سەر و عەشیرەتی تیرۆرکردیە حزبی داخستی قەت نەچتەوە بەردەرکەی ماڵیان زۆر بەبێ منەتانە درێژەشی پێدایە تاوانی کەشکردیە ئەوە ئاڵوگۆڕە لە سیاسەتی پارتی پاشەکشەیە لە بەرامبەر هەولێریەکان کە دەزانن تووڕێیەکی یەکجار زۆر لە سنتەری شار لە هەموو کوردستان بە تایبەتی لە سنتەری شاری هەولێرە لە بەرامبەر پارتی هەیە بۆیە دەچنە دەرگایان دەدەن بەشی هەرە زۆری ترسیان لە هەڵبژاردن هەیە پارتی تا ئێستا ئامادەکاری بۆ هەڵبژاردن دەکات بۆ زانیاریتان من باسم کرد یعنی ئێستا تا ئێستا ڕێک نەکەتینە ئومێدیان پشتیوانی بکەنە بەرپرس هەڵبژاردننی حزبیان نەک کۆمسیۆن ئەوە خاڵک لە خاڵەکانە دووش هەوڵ دەدەن ئەوان دەزان مادەم تەزویریان لێژیرە ئیتر دەبی بە دەنجی حەق خۆیان بۆیە دانە خەڵکەکەی هێورکەنەوە بە تایبەتی لە 24 ساڵی ڕابردوو هەولێریان زۆر ئازادە لەو ڕۆژێ هاتینەوە جیاکاریشی زۆر گەورە ناو هەولێر هەیە دوو هەولێر هەیە ئاسیا و ئەفریقا ئەوروپا و ئەفریقایە نەکەر ئەوروپا و ئاسیایە زۆرترین پێشەرکاری لە هەولێر و بادینان ڕوودایە لە ناوەندە جیانەکەم بۆیە هەوڵ دەدەن خەڵکەکەی قسەک هێورکەنەوە نەکەر ئەو دوو دەنگە پەیامەک بدەن کە ئەوان لاپەڕێژی نوێ بەڵام پارتی ساغ نییە پارتی ئەگە بێوێ یەکەم جار دەبی داوای لێبوردن کە چاکسازیی ڕیشەیی بکات ڕیشەی ناکرێتم بەڵام مەسەر ئەو زیندانیانە بەرداد داوای لێبوردن بکات دەیانی وەکو شێروان و گوهدا ئەو قارەمان و ئەوانە لە ژوورەوە نەمەلای ئیسماعیل سوسەی لە ژوور دەبی داوای بەریان بدا واز بینی لەو ئەوەیە بەهەرحاڵ کەوانە ناکە ڕەنگی لە گەرمەی هەڵبژاردن هەندێک لەو شتانە کە بۆ ڕاکێشانی هاوسۆزی خەڵک دێنە ناو خەڵک ئێستا پارتیەکان وە ماڵان دەسوڕێنەوە بەڵام من دەمە یەکش بکەم کاچی من خەڵک معاناتی ئەوە نییە مەسوولێک دێ سەردانی دەکا و چاچی لە ماڵێ دەخوا ئەوە هیچ چارەسەر ناچارەسەر ئەوەیە گۆڕانکاری لێرە جیرفانی خەڵک پڕ بکرێت کە شەرمەزاریە لەو پارتی ئێستا بوویتە حکوومەتی کار بەڕێکەری مەسر بوویتە حەواڵە دابەشکردن ئاو بێنە و دەست بشۆ فلسەشیە داهات ناداتە خەڵک لەو داهاتەی ناداتە خەڵک وەردەگری بەس نادا بۆیە ئەو پاشەکشەیەکی زۆر گەورەیە ئەوە چەوەی نییە چونە ماڵی فەرهاد پیرۆ کەسێکی سوک و بێ پرەنسیبە بێ جیرفان بێ پارەبی جوێن بە پارتی و ئەوە دەدا و دەست بە هەڵا دوو فلسی دەدەنێ و سکرد دەبتەوە بە شانۆڤاڵی مەسعود بارزانی دەدا ئەو دووە نەبوون ئەوە خاڵی دووەم هەردووچیان هەم ئیدریسی نانەوە نازانم ئەو دەقەی ئەمە دیتمان کە بڵاو کرایەوە چکو ڕەنگی قسەی تریش کراوی ئەمە نەزانین هەم ئەو پۆستەی مەلە نادرکانی کوردەی زۆر ئیمتیازی بوون مامۆستا نەدەبایە بە شانۆڤاڵی هاتنیۆن دەدەڕست خۆش بە هاتنی پشتیوان سادقە کە ڕیشی ستاندی کە مزگەوتەکەی ئەوەی کرد ئاتیستە قسەیەکتان پێ بڵێ دنیا خرا دەکەن دنیا بەڵام ئەوە ڕیشی ستانی هاتنە ناو مزگەفتێ ئەو پەڕیسکاتیان بە ماڵی خوددا کرد نەدەبایە بەو بۆ کوشتش خەبەرشی ئاسایی وەردوگرت بەیە بەڵام ئەمە ناڵێم ئەمە لەو دووریەمە شەڕیان بکردە بەس ئینتیهازی نەبوون بەجددیمە ینی هەندێک شت ئینسان لەو هەولێرە ژۆزعەکە بەو دەرەجە خەتەر نییە ئاوڕیان وە کۆریای باکوور مقاڕەنە دەکری کاکە پەواتمانە بەویشتان بڵێن هەندە شتەیە پارتی لە وەختی خۆپیشاندانێک هەوڵی گۆڕانکاریەک ئادەترسێ خەڵک دەگری ئەزیەت دەدا کۆن خەڵکی زۆر ئەزیەتدا بەس ئەو ئێستا ئەو وەکو جارانی پێ ناکرێت کاکە وەکو جارانی خەڵکی خۆی لۆی ناکە گەنا من دەزانم 7,000 زیندانی بە ئەنوا ئەشکال زیندانی هەبووە لە 96 لە بۆ 2002 بڕوا بکەن ئەوە بە تەزیلەیە
بەڵام پارتی ئەو کوڕی جاران نمایە بتوانی وەکو زیندانی ئاکری و سەری ڕژ بکە و تەعزیبی خەڵکو و بە بەلاشەڵک دەبینین کەسێک دەگری دنیا خرا دەبی بەڵام حزبە کاکە تەشقەڵە بە خەڵک دەکات تەنجیان پێڵ دەچنی ئازار دەدا یعنی ئەوە هەیە کەس ناتوانانی نکۆڵی بەس وەکو کۆن نمایە ئەو خەڵکە ناوقەدی یەکتر دەپسێنی کاچ خۆم یعنی ئەوە دەبینن هەلەو هەولێش بەدەیان و سەدان کەسێ قسە دەکات ڕەخنە دەگری دێت سە تەلەڤیزیۆنی ناڕەزایەتی دەدەبڕی بەو حەجمە نییە ناوقەت یەکترتان پساندیە کورە قسەمەکە شوم بزرت دەکەن وات لێ دەکەن وات لێ دەکەن دوو گۆڕانکاری بەبێ قوربانیدان ناکرێت ئەگەر بە هەندێبی لەو ئەوروپای لەگەرەمەشیان کرد بەڵام خۆ ناکرێ وزکت بێدەنگبی خەبات وایە خاڵێکی هەرە جەوهەری تر دەمێ بڵێم چ ئەو دووە پۆین ئەمن ئەو دوای دیتم جارشکە ئامادەنیم بەو حەماسەی کۆن دیفاع بکەم نەکەر ئەمن دڵنیام زۆری کەشنە قەیناکە دەرگا دەکەیەوە تو ناتوانانی کوردەواریەوە بەڵام یعنی هەندێک شت پرەنسیب ڕەخنەی خۆشت بە زمانەشی نەرم دەگری بەلای کەم وەکو منمەیکەن بە نەرم دیفاع لە هەندە پرەنسیبی خۆتان بکەن هەموو خەڵک ئەو کاتە خۆشی دەوێت کە خۆشەویست بێ کە بە پرەنسیب بێ کە پێداگر بێ و خەڵک ئەوانە بۆیە هاتینە ماڵەکانی گۆ لە بەرەوە خەڵک لە پشتانە خەڵک لە پشتان نەبی ئەمە واتان لە بۆ ناکەن ها بۆ ناسنە ماڵیتکە بۆ ناسنە ماڵیتکە کەس دەمێ غروری نەیگیرێ بڵێتن ئەمن کەسەکەم وام هەچیم کردوانە میسی ڕۆناڵدۆتان دیت یعنی لەگە منداڵ جارێک دۆقیان نەکرد ئابڕویان برد کەس بەقەدەرەوان پۆپولار نییە ئیتر بزان کەسە تا سەر خۆشەویست نییە هەڵوێستە خەڵک ڕێستان دەڕێزی هەموو ئەمەش هەر یەکێک بگرێ بە مووقیفت دۆڕان لاواز بووی دەکەوێ بن پرسپیان پارتیۆشتش بۆیە لە دەرگاتان دەدەن لە بەروی خەڵک لە پشتانە کاتەش خۆش